بەڕێزان ئەو گەنجە کۆمەڵێشتی باس کرد وان نییە، یعنی ئەوەی ئەو باسی کرد کەواتە ئەبێ خودی یعنی من هەنێ قسە هێ ناتوانم بیکەم، یعنی تۆ چۆن ئەبێت گومان لەو هەموو خەڵکە بکەیت؟ یعنی ئەگەر وا بگێ دوایی دووڕەشت ئەبێ گومان لە ماڵی خۆتیش بکەیت، نابێت بە هیچ شێوازێ نابێت. ئەو کۆمەلگایی ئێمە کۆمەلگایکی پاکە، وەڵڵاهی هەتا نەچیتە وڵاتەکانی تر، هەتا دەرو دراوسەی خۆت بەسەر نەکەیتەوە نازانی ئەم وڵاتی ئێمە چەند وڵاتێکی پاکە. تۆ سیر مەکە کۆمەڵێک ئافرەتی ڕوت و قوت، کۆمەڵێک بەناو کچە مۆدێل، کۆمەڵێک خەڵکی دەرەوەی ئەم هەرێمە هاتوونە خەریکە ئەم شار و وڵاتە پیس دەکەن. ئەگینا کچی کورد، ئافرەتی کورد زۆر بەحەیایە، باوەڕتان هەبێت. من باوەڕ ناکەم لە ئافرەتی کورد بەحەیاتر هەبێت، باوەڕ ناکەم لە پیاوی کورد بەحەیاتر هەبێت. بەڵام ئەوانەی کەوا ئێستا قەرییان بۆ خەڵک کردوێتەوە، گوندی نازانم کێ و کێ گەوادی ڕسمیان بۆیان داناوە، حاشا لە ڕووی جەنابتان، ئەمانە هیچیان کورد نین و تەمسیلی ئەم کوردستانەش ناکەن. ئەم شارە خاوەنی هەیە، ئەم شارە پڕێتی لە خەڵکی خانەوادە، پڕێتی لە ئینسانی بەڕێز، چەند بێ چەقەڵ نابێ. ئەمە پەندێکی کوردەواریە. لە ناو تایفە و لە ناو عایلە و لە ناو خێڵەکەی خۆتە خراپی تایە، بەڵام باشەکە زۆرینەیەتی. گەڕەکەکان کە بگەڕی زۆرینەی باشە، بەڵام ئەشێ جاروا هەیە ئافرەتی خراپ بێ، گەنجێ خراپ بێ، پیاوێ خراپ بێت. بەڵام خراپەکەش ئەوە نییە تۆ بە چاوی سەر ئەوەی کە باست کرد بیبینیت. شتی وامان نییە بەڕاستی. ئەم شارە الحەمدولیلا هەموو گەڕەکێک ئەبینی پڕی لە خانەوادەی بەڕێزە. و مزگەوتەکانمان لەم شارەیە دەلیلە لەسەر ئەوەی کە خەڵک الحەمدولیلا پابەندە بە ئیسلامەوە. یعنی من ئەگەر بەس باسی مزگەوتەکەی خۆمان کەم، بەیانیان نزیکەی 200 نەفەر لە پشتی منەوە نوێژ ئەکات. مزگەوتەکەی تەنیشتیشم بە هەمان شێوە، مزگەوتەکەی لای ئێوەش بە هەمان شێوە. بۆیە کەس بۆی نییە یعنی بێ لە ڕێگەی کەسێکی خراپەوە هەموو کۆمەلگا خراپ کات. ئافرەتێک ئەگەر بەلەشکەوە زینای کرد بێت کە تۆ ئەڵی کردوتی، شەرت نییە هەموو ئافرەتێکی لە چک بەسەر وابێ. نەخێر، ئافرەتە لە چک بەسەرەکانمان تەنانەت ئەوانەشی کە لەچکیان بەسەر نین، بەسەرەوە نین، ئەمانە ئافرەتی داوێن پاکن. ئیلا مەگەر شتێک خۆت بیبینیت، تەنانەت ئەگە خۆتیش بیبینی تۆ بۆت نییە لە ناو خەڵکا بڵاویکەیتەوە. حاکمی موسڵمانان ئەو کاتە بانگ دەکات بۆ ئەوەی سیانەتی ئەعراض پارێزراو بێت، ناموسی خەڵک پارێزراو بێت، شەڕەفی خەڵک پارێزراو بێت. قازی موسڵمانان بانگ دەکات، ئەڵێ ئادەی وەرە، تۆ ناڵی بە چاوی خۆم بینیومە، تۆش ئەڵێ بەڵێ، ئەڵێ چاوی تۆ درۆی کرد، قەنەعەتمان بە چاوی تۆ نییە، تۆ بوختانت بۆم ئافرەتە کردووە. داوای 4 شاهیدت دێکە و ئەبێ ئەم 4 شاهیدە عەدل بن، درۆیان نەکرد بێت بە ڕازگۆیی مەشهور بن. تۆ توانی 4 شاهید بێنیت؟ قەت 4 شاهیدت بۆ نایە کە درۆیان نەکرد بێت، ئەهلی سەلاح و داوێن پاکی بن، 4 شاهید بەدیار ئافرەت و پیاوێکەوە وەستا بێتن زینایان کرد بێت. ئەمە ڕووی نەداوە لە سەردەمی پێغەمبەری صلی الله علیه وسلم. باشە لە هیچ سەردەمێک باوەڕ ناکەم ئەمە ڕووبات. بۆیە حاکمی موسڵمانان ئەو کاتە لەبەر ئەوەی تۆ کەسێکت ناپاک کردووە، ویستوتە کەسێک ناشرین بکەی، 80 دارت لێ ئەدات. إن الذين يرمون المحصنات ثم لم يأتوا ب4 شهداء فاجلدوهم 80 جلدة. 80 دارت لێ ئەدات بۆ ئەوەی جارێکی تر بیۆری ئەوەت نەبێ ئافرەتی موسڵمان لەکەدار بکەیت، خانەوادەی خەڵک چارە ڕەشکەیت. بۆیە ئەم شارەی ئێمە، ئەم وڵاتی ئێمە پڕی خانەوادەی بەڕێزە. ئێمە خاوەن ئیسلامین، ئێمە خاوەن ئەم خاکەین، ئێمە الحەمدولیلا یعنی هەر تایەفەیەک ئەگری، هەر تیرە و عەشرەتێک ئەگری، حورمەت و ڕێز سەروی هەموو شتێکیانەوەیە. حورمەت و ڕێز، کام عەشرەت و کام خێڵ کە تۆ بە خراپیان نەزانی، پڕی لە ئافرەتی دیندار و دەستپاک و ئەمینە، پڕی لە پیاوی مرد و دەستپاک و ئەمینە. بۆیە خانەوادەی کورد واللهی باشترین خانەوادەیە. تۆ هەتا ڕوونەکەیتە وڵاتەکانی تر، تۆ نازانی ئەم کوردستانی ئێمە چەندێ پاکە. اینجا بۆیە کەوتم چەند بێچەقەڵ نابێ، سەیر مەکە لە سۆشیال میدیاوە هەندێ ئافرەت بەناو کچە مۆدێل و خەڵکێک ئیستیراد کرا و هاوردەکراو لە وڵاتانی دەرەوە و دراوسێ بۆ ناشرینکردنی ئێرە هاتبێت، ئەمەیان شتێکی ترە. بەڵام خانەوادەی کورد، ئافرەتی کورد عمومەن ئێمە ئەڵین پاکن، چاکن، دەست پاکن. خۆت نەفسیەتت زەعیفە، ناتوانی زەواجکەی لەگەڵ کەسێکی ترە، ناتوانی ئافرەتی خەڵک لەکەدار بکەیت. بڵێ ناتوانم زەواجکەم، ناتوانی زەواجکەی لەگەڵ ئافرەتی کووردا، بڕۆ بۆ شوێنێکی تر زەواجکە. بەڵام تومەتی زینا و داوێن پیسی مەدە پەنای ئافرەتی خەڵک. بۆیە یعنی تەنانەت ئەمە بکەن بە یاسا، بەڕێزان ئەمە بکەن بە یاسا.
ئەمە بکەن بە یاسا. یعنی ئەگەر بە چاوی خۆتیش دوو کەست بینی ئەم دوو کەسە خەریکی شەروالپیسی بوون نەی لە ناو خەڵکا باسیکیت. لەبەر چی؟ لەبەر ئەوە فەوزا دروست نەبێت، لەبەر ئەوە خەڵکی ترش لە تۆ فێر نەبێت شت بڵێ. بۆ یخوای گەورە بۆ ئیسباتکردنی ئەم قەزیە داوای 4 شاهیدمان لێکات. ئەخە 4 شاهید زۆر زەحمەتە تۆ بتوانی 4 شاهید پێیاکەیت. بۆیە لەبەر ئەوەی ئافرەتی خەڵک بە کوش نەچێت، خانەوادەی خەڵک چارەڕەش نەبێت. ئەگینە تەنانەت سەحابەیە کادوتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم والله خێزانم بینی لەگەڵ پیاوەکە کەلمیلی فی المکحلە. باشە؟ ئیتر ئەوەی کەوا ڕووی داوە لەفزەکە کەلمیلی فی المکحلە، ئەوەی کە عەرەبی بزانی ئەزانێ، کل لە کلدانە بەو شێوازە. بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیقراری نەکرد، داوای 4 شاهیدی لێ کرد بۆی ئەم ئافرەتە چارەڕەش نەکرێت. تەلاقی دەی، بڕە تەلاقی بدە. بەڵام بۆت نییە تۆمەتی زینا هەڵبەستی بۆ ئافرەتەکەت، بۆ خێزانەکەت لەبەر ئەوەی کەس و کارەکەی دووڕۆشت بێچارەی کەن و ونی کەن. بۆت نییە تەلاقی بدە و تەواو بڕای، و مادامە زانی ئافرەتێکی داوێن پیسە و بە کەڵکی تۆ نایە تەواو لە کۆڵی خۆتی بکەرەوە. پێویست ناکە ئەم مەعمەعەیە بڵاوکەیتەوە، ئەم فیتنە و ئەم شتە ناشرینە ناو خەڵکا باز بکەیت. بۆیە ئەو کۆمەڵگای ئێمە کۆمەڵگایەکی پاکە، تکاتان لێ یەکەم هەمووتان ئیش لەسەر پاکێتی بکەن، هەمووتان ئیش لەسەر ئەوە بکەن ئەگەر گەنجێ غەڵەتی کرد دەسی بگرن، ئەگەر گەنجێ غەڵەتی کرد دەسی بگرن، غەڵەتەکەی بۆ ڕاستەوەکەن. هەموو کەسێ شیاوی ئەوەی هەڵە بکات، كل بني آدم خطاء وخير الخطائين التوابون. باشترین کەسێکیش ئەوەیە تەوبە بکە و بگەڕێتەوە. براکەم ئەگەر تۆ ئافرەتی داوێن پاکت دەبێت وەرەوە مایک کاک ئەحمەد بێنەوە. ئەگەر تۆ ئافرەتی پاکداوێنت ئەوێت، من هەر ئیمشەو باشە حەل لەناو ئەو لایڤەیە 2000 ئافرەتی پاکداوێن دێتە خەت ئەڵێ من پاکداوێنم، و خەڵکی دەوروبەری لە خزم و لە کەسوکار لە دراوسێ هەموو شایەدی ئەوەی بۆ ئەدەن کە ئەم کەسە داوێن پاکە. ئەگەر تۆ ڕاست ئەەکەی زەواج ئەەکەیت باشە، هەر من بۆ خۆم دەیەها ئافرەتت بۆ ئەدۆزمەوە هەمووی داوێن پاک و دەست پاک لە خەوانەوادەی زۆر بەڕێز، بڕۆ پێشەوە دەستیان ماشکە کشەکەیان تەدەنێ. بەڵام تۆ یەک دوو ئافرەتت دۆزیوەتەوە کە خەڵکێک تەسویریانی کردووە دارەمانە خۆیان خراپەکار بوونە، یا لەژێر هەڕەشە و تەهدیدی کۆمەڵی خوێڕیە ئافرەتیان هەتک کردووە، ئێستا تەسویرەکەی پیشانی تۆدەن، ئەوە مانای ئەوە نیە ئەو ئافرەتێکی خراپە. کیژۆڵەیەک تەمەنی 12 ساڵ بۆ لەژێر تەهدیدی خوێڕیەکە زینایان پێ کردووە، کچێتیان خستووە و تەسویریان کردووە، ئێستا پیشانی خەڵکە درێ، مانای نییە ئەم ئافرەتە خراپ بێت. ئەم ئافرەتە لەژێر تەهدید داوای لێ هاتووە. ڕەنگە دەیەهات جۆری ڤیدۆی نمونەی ئەمانەمان هەبێت. وێت کاتان لێکم تۆزێک بەزەیتان بە خۆتان نابێتەوە، بەزەیتان بە دایک و خوشکی خۆتان نابێتەوە. تۆمەتباتکردنی خەڵک بە زیناکردن و بە داوێن پیسی ئاسان نییە، بەڕێزەکەم ئاسان نییە. و من نازانم ئەم دنیاە بووە لە چاوی ئەوەیە بچوو بۆتەوە لە دنیای بۆچی بچوو بۆتەوە ئەم دنیاە. واللهی ئەوەنە ئافرەتی بەڕێز و داوێن پاک و دەست پاک و جوان زۆرە بۆ گەنج خۆی مەبەستی نێژن بێنێت. باشە ئەگینا والله ئافرەتی موسڵمان بە 3 ملیۆن شوو بەتووەکات، باشە بە 4 ملیۆن شوو بەتووەکە هەمووی 35 وەرەقە 45 وەرەقە 25 وەرەقە ناکات. باشە ئەگەر ئەڵێ من ئەوەم لەکوێ بوو، ئەیدی تۆ 25 وەرەقەت نەبێ و 20 وەرەقەت نەبێ، ئەی دوو ڕۆژت بەچی ئەم ئافرەتە ئەژێنیت، کەواتە تۆ ناتوانانی ئافرەتەکە بژێنیت. واللهی گەنج کەس کاسب بێ بڕوا لەو بازارە عەرەبانە دابنێ دەست بگێڕێت، واللهی لەسەر ئەو جادێ ئەو بفرۆشێ ڕۆژانی خۆی دەرەکات. باشە بەڵام گەنجێکیش کاسب نەبێ، ئیتر بیانۆکەی ئەوەیە والله ئەم وڵاتە بە کەڵک نایە و ئەڕۆم بۆ ئەوروپا. لە ئەوروپا چێکی کاکەیان خۆ لە ئەوروپا خەون و خەیاڵ لێک نادەیتەوە، چێکەیت؟ والله ئەبێ بڕۆی غەسلکەیت، ئەبێ بڕۆی سەیارە و شەقامەکان بشۆریت، ئەبێ بڕۆی ببی بە ناتری حەمام، ئەبێ بڕۆی لە خەستەخانەکانە دایبی بۆ نەخۆش و بۆ پیرەپیا و پیرەژنەکانیان بگۆڕیت. وازانی ئەوروپا بەس دانیشتن و خۆ قۆزکردن و سەیران و سەفەرە. لەم وڵاتەیە ئەگەر بێ ئیش بیت لە وڵاتە ئیشت دەست ناکەوێت، ئەو یەقینت هەبێت. ئەوروپا بۆ کەسی ئیشکەر باشە، کەسێکەوە ئیش بکات و خەریکی بە دوای پارەوە بێ، بە دوای ئیشکردنەوە بێت. بەخوای گەورە ئەوەی لەو وڵاتەش دانیشتووە، لەو ئەوروپایە دانیشتووە، ئەوەی لەم کوردستانە بێ ئیش بوو بێ، لەم کوردستانە ئیشنەکەر بوو بێ، قەسەم بەخوا لەویانەش ئێستا خەڵ کەسوکارەکەی پاری بۆ نێرنەوە. باشە واللهی کەسوکارەکەی پاری بۆ ڕەوانەکەن. ئێستاش لەوێ قەرز لەم ئەکا و قەرز لەوەکا و دەست لەم پانەکات و ڕەحمەتی خوا لەوێت خوا 100 دۆلارم دەرێ و 100 یۆڕۆم دەرێ و 100 پاوەنم دەرێ و قەرزاری یەک دنیا خەڵکە. لەبەر ئەوە هەر لە کوردستانیش ئیشنەکەر بوو.
ئەگینا ڕاستە لەم کوردستانەیە کۆمەڵی قەیران هەیە، بەڵام لە تۆ حرەکەت لەخوا بەرەکەت. قەسەمەن بیللا ئیستا ئەگەر مامۆستایی واستم ئیشە بێنم دەست بدەم بە هەر ئیشێکەوە خوای پەروەردگار ڕستمەدات وفی سەمائی ریزقکم وما توعدون. حل لەسەر ئەو جادەیەک شەربەت دانیم، ئاو دانیم، خورما دانیم، کۆمەڵێشت دانیم، خەڵک دێ لێم ئەکڕێ کاکە گیان. ئەمانە حاجاتی خەڵکن، ئەمانە پێداویستی خەڵکن. ئەوەی ناوی خواردن بێ کاکە، ئەوەی ناوی وشکە بێ خەڵک بەکاری هێنێت. والله بڕۆ تەنەکە بفرۆشە، ئاسن بفرۆشە، ئیشی خۆت ئەەکەیت. بەڵام تۆ لە بێ ئیشی خۆت، لە زەعیفی خۆت تۆمەت دیناشرین بۆ خەڵک هەڵبەستێمە جێبی قوبوڵ نییە عەزیزەکەم، چاوەڕاستەکەم. ڕەنگە ئەمە بە قسەی گوێی مامۆسایەکی ترا بچێت، بەڵام بە گوێی منە ناچێت. من الحەمدولله واعیم، هۆشیارم، ئەزانم چۆن قسە ئەکەم و ئەزانم کێم و ئەزانم لە چی کۆمەلگایەکیشە ئەژێم. ئەم کۆمەلگایە پڕێتی لە خەڵکی داوێن پاک، پڕێتی لە خەڵکی مرد. ئیستا من لێم بقەومێ 3200 هیچ نەبێ بەلایەن کەمەوە 200ەکەی فریای من ئەکەوێت. تێگەی واللهی هەر کەسێک لەسەر ئەو جادەیە بکەوێت نەدی و نەناس دەیەها کەس سیارە ڕاگریە وەڵێ من ئەیبەم بۆ خەسخانە، وەڵێ من ئەیبەم بۆ خەسەخانە. کاتێک کەسێک لەم شارەیە ئەمرێت دەیەها گەنج خۆبەخشانە هەڵەسن قەبری بۆ هەڵەکەنن، دەیەها گەنج خۆی هەڵەکە ئەڵێ من ئەی شۆرم. دوای تەواوبوونی تەعزیەکەی دەیەها خەڵکی دەستکراوە، دەیەها خەڵکی خواپێدا و دێن بۆ لای ئەو ماڵاڵێ کاکە گیانەمە سەرپەرشتیان کێ سەرپەرشتیانەکە پارەیان بۆ بڕێتەوە، معاشیان بۆ بڕێتەوە. کاکەوانیە و کوردستانیە و باسی چێکن کورە و کوردستانە نیعمەتە کاکە گیان. خەڵکی موسڵمان بەڕێوەیە با، خەڵکی موسڵمان خانەوادەی ئەم کوردستانە بەڕێوە بات. بۆیە ئێمە خاوەن قیەمین، خاوەن ئەخلاقین. تێگەی ئەو کوردستانە قەسەم بەخوا ئەخلاقی تیان نەمایە خەڵک لەناو ئەو سەر ئەو جادانیە یەکتریان ئەخوارد. ئەو ئەوروپایی ئێستا سیستەمەکەی لێ دەرکەی، ئەگینا خەڵک بە کەڵکی 5 فلس نەماوە، هەر سیستەمەکەی لێ دەرکەی، کۆمەڵی غەرامات و کۆمەڵی هەڕەشە و کۆمەڵی یاسا هەیە لەو وڵاتە نەمێنێ ئەبێتە وەحشیگەرایی. ئەڵێ دەفع بوویتە، کورە بۆ تۆ دەفع بوومە کاکە گیان، تۆ چارە ڕەش بوویتە، تۆمەت بۆ ژنەکەی تۆ هەڵەبەستن، تۆمەت بۆ کچەکەت هەڵەبەستن، دوو ڕۆژت کچەکەت لا بکاتەوە لە پاق لە فرۆشێت تۆمەتی زینای بۆ هەڵەبەستن، ژنەکەت بڕاتە سەر عەرەبانەیەکی بەقاڵ شت بکڕێ دوو ڕۆژت تۆمەتی زینای بۆ هەڵەبەستن. دەیەها کەسی ناخپیسمان هەیە بەدیار متەڕەبیسە وەکو قەناس بەدیار ئافرەتی خەڵکەوە خواخوایەتی لا بکاتە لاوە تەسویری بکات و دوای ڕسمەکەی بڵاو کاتەوە. نەکبەت ئەوە دەفعبوون نییە، ئەوە نەسیحەتی کەسێکی ناسیح الئەمینە بۆ تۆیەکی بێئاگا. ئەزانم ئێستا تۆ دانیشتوویتە ئەوەنە جگەرە و خواردووە ناودەمت بۆ گەنی کردووە، ئەوەنە بۆڵە بۆڵت کردووە بەسەر ئەو ژنیا، ئەو ژنەوەکو کۆیلی لە هاتووە لە ماڵەوە ناوێرێت دەم هەڵبێنێت بەخۆی و دار و بەرد و حەو پشتیا دیتە خوارەوە. مناڵەکانت حەل لە ئێوارە و لە ترسی تۆیە ئەخەون، ماڵەوەت کردووە بە جەهەنەم لیان. من ئەمەیە تۆزێت تۆ ڕاستەوەکەم عەزیزەکەم، ئەمەیە لە شیرازی کۆمەلگاکەی تۆ تێک نەچێت، نامەیە کۆمەڵی خەڵکی ناخپیس و خەڵکی خراپ بێت کۆمەلگاکەی تۆ خراپ بکات. ئەیتر ئەو خەڵکەیە، ئیتر ئەڵێ چی کاکە گیان.